هونەرمەند زۆزق قەرەداخی ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. دەرچووی بەشی موزیکی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیە. وەک ژەنیاری ڤایۆلین و مۆزیکدانەر لەگەڵ چەندین تیپ و گروپی موزیک و ئۆرکێسترادا کاری کردووە. بەناوبانگترین کارەکانی شیرینێ و سەوزە بۆ ئۆرکێسترای ژێداری کورد، یەکەمین خەیاڵ بۆ ئۆرکێسترای ژێداری کورد، سەمای کوردی لە ڤیەنا بۆ ئۆرکێسترای ژێداری کورد، ڕۆمانس بۆ ئۆرکێسترای ژێداری کورد، سیمفۆنیای بەهار بۆ ئۆرکێسترای ژێداری کورد، نیشتیمان بۆ ئۆرکێسترای ژێداری کورد. لە بواری نووسینی موزیکدا ئەم کتێبانەی بەچاپگەیاندووە. ڕۆڵی حەسەن زیرەک لە موزیکی کوردیدا، ژیاننامەی گەورە موزیسیانەکان، ناودارانی موزیکی جیهانی، سکووری یەکەمین خەیاڵ، بانوو لەنجەی یار، وەک موزیسیان و ئاوازدانەر و نووسەر لە بواری موزیکدا بەردەوامە. مامۆستایە لە بەشی موزیکی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی. سەرەتا وەکو پێویستیەک حەزم لەو بوارە هەبوو، وەکو پێویستیەکی شەسوە کرد ضرورە لەبەرەوەی بە زمانی کوردی هیچ شتێک دەست ناکە و بە تایبەتی و کاتی کە لە پەیمانگا خوێندکار بووین هیچ سەرچاوەیەکی کوردی نەبوو لە سەرچاوە عەرەبی و ئەویش زۆر کۆن بوو کە دەستمانەکەەوە لە کتێبخانەی گشتی سلێمانیان لە جێگایەکی کرد. تەقریبەن ناڕاستە و خۆ تەشجیع بووم بۆ ئەوەی کە کاری لەو جۆرە بکەم، هەڵبەتە وەکو هونەرمەندێک بیرم لێ کردەوە، نەک وەکو نووسەرێکی هەر کاری نووسینم هەبێت. ئەو کتێبانەی کە چاپم کردوون تا ڕادەیەک ڕەنگاڵەیی تایە، وە نمونە کتێبی پەروانە لە سەرنجدانم بۆ کتێبە گیانیانەی کە لەسەر مۆرکی مۆسیقای میلەتەکان دروستەکرا. هەوڵم ما کارێکی لەو جۆرە بکەم، وەلەو لەو کاتەیە چاپەکەی بە جۆرێک نەبوو کە لە هەموو دەستگا و شوێن کتێبخانە و شوێنە گشتیەکان بڵاو بێتەوە، بەڵام هەوڵێک بووی هەندێک لە گۆرانی و مۆسیقا کوردیەکانی ناوچە جیاگرەکانی کوردستان بناسێنم لە ڕێی ئیتۆدەوە تەمرین. پاشان کتێبی ڕۆڵی حەسەن زیرەک لە مۆسیقای کوردیە، توێژینەوەیەکی شیکاری بوو لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرمەیە، ئەو سەرپەرشتیە کرد و کارێکی تا ڕادەیەک سەرکەوتوو بووە. ئەکرێت بڵێم یەکەم توێژینەوەی شیکاری بوو لەسەر میلۆدیانەی کە مامۆستا حەسەن زیرەکی نەمر وتبووین. پاشان چەند کتێبێکی کەم وەرگێڕان و ئامادەکردن بوو، مەسەلەن ناودارانی مۆسیقای جیهانی کە لە دوو بەش پێک هاتوو وەکو ئینسایکلۆپیدیایەکی پچکۆلە وایە لەسەر مۆزیسیانە کلاسیکەکان. ئەو مۆزیسیانانەی کە دەوریان هەبوو لە سەردەمە جیاوازەکانی هونەری مۆسیقا لە دەستگای چاپ و پەخشی سەردەم چاپ کرا، لە دوو بەشا بوو. ئینشەڵا لە ئایندەشا لەوانەیە کۆی بکەم و بەرفراوانتری بکەم لە چاپیکەیە. کۆمەڵێ بابەتی نووسراویشم لە ڕۆژنامە و گۆڤارەکانی هەرێمی کوردستاندا هەیە. لە ڕاستیە پەیمانگای هونەرە جوانەکان ئەتوانین بڵێین تاکە شوێنە بۆ
دروستکردنی کادری هونەری بە شێوەیەکی زانستی بەڵام ئەوەی کە جێیدا خەتاکو ئێستا بە شێوەیەکی تایبەتی و ستاندارد هێندانەنراوە کتێب و پێداویستی خوێندنی هونەری دانەنراوە بۆ ئەم پەیمانگایانە کە بڵێن مامۆستایان خوێندکار بتوانێت بە شێوەیەکی ستاندارد لەسەر مەنهەجەکان دەرس بخوێنێ. ڕاستەکەی زیاتر جوهدی مامۆستاکانە کە لە سەرچاوەجییانەکانەوە بابەت پێیاکەن بەڵام هەستەکەم تا ئێستا نەبووە بە مەنهەجێکی ستاندارد و وەکو بوارەکانی ترکە لە زانکۆوانە خوێندێ کتێبی تایبەت بە خۆی هەبێت تایبەت بێ بە پەیمانگای هونەرە جوانەکان لە هەرێمی کوردستاندا. ڕەسەنایەتی ئەو مانایە ئەبەخشێت تا ڕادە.
بێگومان لێرە لە کۆنیشەوە هونەرمەند هەر خۆخۆیی خەریکی کاری هونەری بووە. ئەوەی من بزانم لە تیپە هونەریەکانە کۆن سەردەمانی هەشتا و حەفتە بۆ خواردتریش خۆیان بودجەیان دروست کردووە بۆ خۆیان پارەیان کۆ کردوتەوە بۆ تەنمیی تیپەکەیان بۆ بەهێزکردن و دروستکردنی بەرهەمی تۆمارکرا و کلیپ. بەڵام من ئەوەنە کە ئەزمونم کرده بێت هەستەکەمە بێت تیپی هونەری لە ئاستێکا بێ خۆی بتوانێت خۆی بژێنێت. چونکە ئێستا تۆ سەیری شاری ئەستەمبوڵ کە سەیری تاران کە چەنەها تیپی هەیە مەعاشی نییە، بە کۆنسێرت بە ئاهەنگی تایبەتی هەوڵیاوە تیپەکە بژێنێ خۆی ئیشەکەی ببێ بەوە. یعنی هونەرمەند هەیە گروپی مۆسیقای هەیە کۆنسێرتەکەن لە ستۆدیۆیە مۆسیقا ئەژەنێ، خوێندکار فێری دەرسی تایبەتی هەیە، کلاسی تایبەتی و ئیستیسنا ئەوانەی هەیە. یعنی هەستم کردووە لە هەموو دنیاکاری مۆسیقا کارێکی زەحمەتە و حکومەت ناتوانێت لە ساسە فریای هەموو تیپ و گروپ و ماڵبەند و ڕێکخراوێکی هونەری بکرێت. ئەو کلتورە لێرە نەبووە بەباو، لەبەرەوەی تا ئێستا هۆڵەکانمان بە بلیتی تایبەت خەڵکەچێتە ژوورەوە داوەتنامەیە. ئەگەر وای لێ بێت زۆر ئاساییە بە مەبلەغ ڕێپارەی ڕەسمی بچنە ژوورەوە، کاتە تیپەکەش ئەتوانێت کاری ناوازەتر بکە بۆ ئەوەی بتوانێت جەماوەر بۆ خۆی ڕابکێشێت. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر تیپی مۆسیقا هەبوون لە کۆنا تاکو ئێستا. ئەتوانین بڵێن کۆمەڵێکیان دەوری گرنگیان بینیوە لە پێشخستنی کللتوری نەتەوەکە. مەسەڵەن تیپی مۆسیقای سلێمانی ئەتوانم بڵێم ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە کۆتایی شەستەکان تەقریبەن بە بۆچوونی من تاکو سەرەتای نەوەکان تا ڕاپەڕینی 1991 چەند ساڵێک دوای ئەوە ئەتوانین بڵێن شێوازەکان نوێ بوون و بەو شێوە ورد و زانستیە پێشتر کار نەکراوە لەسەر گۆرانی دانراو یان فۆلکلۆری کوردی. هەندێک تیپیش هەبوون کە تا ڕادەیەک لەسەر شێوازی تیپی مۆسیقای سلێمانی دروست بوون. بەڵام ئەوەی کە من هەستکەم تیپی مۆسیقای سلێمانی و تیپی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد، تیپی زانکۆی سلێمانی، ئەم تیپانە کۆمەڵەتی بوون کە ئەکرێ لە مێژووی مۆسیقای کوردیە بە تایبەتی لەم ناوچانەیە لە هەرێمی کوردستانە باس بکرێ، شایانی باسە. لەگەڵەوەشە هەڵبەتە ئیشی ناجۆریش کراوە لەگەڵ ئەوانەیە لە تیپی سربەخۆ ئەوانە، و ئێستا ژمارەی تیپەکان زۆر بوون و هەستەکەم بەرهەم کرچ و کاڵتر بۆتەوە. زیاتر تیپەکان کاری تیپ دروستکردن بووە بە شتێکی ئاسایی، لەبەرەوە زۆر کەس هەستەکەم تیپێکی تایبەتی دروستەکە. بەڵام ئەوە زیانەکەی لەوایە زۆر کەسە بینم بۆ نمونە هێشتا لە سەرەتای فێربوونیایەتی یان چەند ساڵێکی کەمە دەستیاوەتە هونەری مۆسیقا تیپێکی مۆسیقا دروستەکە بە بێەوەی ئەزمموی ژەنینی گشتی هەبێت، بە بێەوەی ئەزمموی ئاوازدانان و دابەشکردنی مۆسیقای هەبێت. ئەمانە
کاریگەری خراپ دروستەکەن لەسەر ئەم تیپانەیە و من وەکو خۆشم لە هەندێک تیپا ئەندام بوون و زۆرترینیشی وەکو شێوازێکی سەربەخۆ کارم لەگەڵا کردوون وەکو کەمانچە ژەنین بێت یان مۆسیقا دانان بیان ئامادەکردنی گۆرانی بێت. هەندێک گۆرانی بێژمان هەیە بۆ نمونە دەنگی خۆش نییە یاخود نابێتە کللتور بەڵام هەستەکەیت بەهۆی کاری زۆرەوە و بەهۆی بڵاوکردنەوەیەکی هاوکاریەکی زۆرەوە وای لێ هاتووە کە خەڵک هەست بە باشی و خراپی بەرهەمەکانی نەکات و هەر بە هونەرمەند باسیەکات کە لە ڕاستیە خۆی هونەری گۆرانی وتریش ڕێسا و یاسا و خوێندنی خۆی هەیە زانستی هونەرمەند بەس ئەوە نییە هۆنراوەکەی لەبەر بێت و گۆرانیەکە بڵێ ئەدا و شێوازی مۆسیقاکەی و هەمی گۆرانیەکەی زۆرجار ئەبێت گۆرانیەکەڵیت درامایەکی تیابێ بۆ نمونە تۆ کارێکەڵی فۆلکلۆر نییە هۆنراوەیەکی دانراوە هۆنراوەیەکی حوڕە ئەمە ئەبێ بزانێت ڕۆحی شاعیرەکە چۆنە لەو نیقاقەوە کار لەسەر مۆسیقا و ئاوازەکە بکات بەڵام ئێستا تەسەورەکەم لە سا دەژ نەبێ لێرە ئەو کارە بۆیە کارە خراپەکان زاڵە بن بەسەر گۆرانی مۆسیقای کوردیا و پاشاگەردانی دروستە بێت. لە ڕاستیان شتەکان زۆرن بەڵام گرنگترین شت بە لای منەوە ئەوەیە کە
بوارە پسپۆرەکانی ناو مۆسیقا تەصنیف بکرێن، یعنی کەسی شارەزا بزانێت چۆن جێبەجێی ئەو کارانە ئاکات. وەکو وتمان گروپێکی ئۆرکسترا هەیە، گروپێکی میلی و هەیە، شوانێک هەیە بە تەنیا شمشاڵێک لێە، ئەمانە هەر یەکەی خزمەتێکەکەن، بەڵام گرنگ کە تۆ بزانی چۆنی ئەو خزمەتە لەلایەن سەر و خۆیەوە دابەشەکەی بەسەریانە، یعنی هەمووی گرنگی خۆی هەیە. ئەوە جایە مەسەلەن من حەزم لە تیپێکی ئینسامپڵی بچوەلەی میلیە، یەکێکیکە حەزی لە ڕۆکە، یەکێک حەزی لە ئۆرکێسترایە، ئەمە ئارەزووی مرۆڤەکانە ئەیگۆڕێ، بەڵام لە ناحەی کلتوریەوە حکومەت دەوڵەت کیشوەرەکە بێت خۆی سیستەم دانێ بۆ خزمەتکردنی ئەوانە، و کاتە وای لێیە هونەرمەندی باش زیاتر دەرەکەوێت، کەسیش مەقدور نابێت لە توانە هونەرەکەی، و ئەوەشی بە خۆڕایی ناوی هونەرمەند چۆتە پاڵێەوە، و کاتە وردە بەرەو نەمانەچێت.